دەچێت بۆ ئەوەی کە ئەم هەڵبژاردنە کە ئەمڕۆ بەڕێوە دەچێت یاخود ئەنجامەدرێت بینیمان کە چۆن نارەکانمان پەیتا ڕویان لە مەحکەمەی ئیتیحادی کرد یاخود لە دادگای فیدرالی کرد بۆەوەی کە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگای کەرکووک ئەنجام نەدرێت بەڵام خۆشبەختانە خەونی پیلانجێران لە گۆڕنرا و ئێستاش ئەمڕۆ لە دوای 18 ساڵ لە ئەنجام نەدانی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگای شارەکە لە دوای 6 ساڵ لە خۆسەپاندن لە دوای 6 ساڵ لە نەعەدالەتی لە دوای 6 ساڵ لە تەعریبێکی تازە کە دەرحەق بە کەرکووچیەکان و کوردی کەرکووک ئەنجامەدرێت ئەمڕۆ کەرکووچیەکان قسەی خۆیان دەبێت حەوت گرنگترە دیارە 18 ساڵ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگا بەڕێوە نەچوو بۆیە ئەگەر ئەمڕۆ کورد زۆری نەبێت لە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگا یاخود لە نێو بینای ئەنجومەنی پارێزگای شارەکە هیچ گەرنتیەک نییە کە تۆ لە ئایندەیە بۆ 4 ساڵی ئایندە هەڵبژاردن بکرێتەوە بۆیە خۆشەویستان بەڕێزان کەرکووچیەکان وەکو چۆن لە ماوەکانی ڕابردوو هێزەکانی پێشمەرگە فەرماندەکانی پێشمەرگە و بە تایبەتی هێزەکانی یەکێتی و فەرماندەکانی یەکێتی لە سنووری کەرکووک و جەلاولا و خانەقین و تاوەکو شنگال خوێنی خۆیان لە پێناو ئازادی لە پێناو ئەوەی کە کورد لەم شارە دەربەدەر نەبێت لە پێناو ئەوەی کە کورد تەرحیل نەبێت لە پێناو ئەوەی کە زەوی و زار و خانوو و ماڵ و مڵک و فەرهەنگ و قودسیەتی ئێمە لەم شارە داگیر نەکرێت بیریمان کە هێزەکانی پێشمەرگە بە خوێنی خۆیان زیاتر لە 1000 پێشمەرگەی جەنگی داعش شەهید بوون لە پێناو ئەوەی کە سەر و ماڵی ئێمە پارێزراو بێت لە دەنگدانی تایبەتی ڕۆژی شەمە بینیمان کە هێزەکانی پێشمەرگە تا چەند داوایان لە خەڵکی کەرکووک دەکرد کە ئەمڕۆ دەنگدانی گشتیە ئەوان ئاماژەیان بەوەدا کە ئێمە لە ماوەکانی ڕابردوو بە خوێنی خۆمان پارێزگاریمان لە کەرکووکی قودسی کوردان کرد بە خوێنی خۆمان پارێزگاریمان لەسەر و ماڵی هاوڵاتیان کرد بۆیە ئەمڕۆ بە دەنجێک ئەتوانی کە سەنجی کورد قورسایی کورد و کوردستانی بوونی کەرکووک بسەلمێنین دیارە خەڵکێکی زۆر دەپرسێت کە بە بەردەوام لە 2005ەوە هەڵبژاردن لە کەرکووک ئەنجام درراوە بەڵام بیرمان نەچێت کە تەنها ساڵی 2005 هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگای کەرکووک ئەنجام درراوە یاخود بەڕێوە چووە زۆربەی ئەو خولانەی پەرلەمان کە ئەنجام دراون بۆ پەرلەمانی عێراق بووە بێگومان پەرلەمانی عێراق زۆر جیاوازترە لە ئەنجومەنی پارێزگای شارەکە ئەنجومەنی پارێزگای کەرکووک لە ئایندە ئەمڕۆ دوای سەعات 6 ئێوارە دوای ئەوەی کە دەنگدان کۆتایی پێدێت و بێگومان کە کورد ئیشەڵا زۆرینە ئەبێت و زۆرینەی کورسیەکان بەدەستین و بە تایبەتی یەکێتی نیشتیمانی کوردستان دیارە ئەنجومەنی پارێزگا دەبێتە پەرلەمانێکی لۆکاڵی شارەکە پەرلەمانێکی بچووکی شارەکە و ئەنجومەنێکی ڕقابی دەبێت بەسەر کۆی دامەزراوە حکوومیەکان لە کەرکووک ئەنجومەنێک دەبێت کە چاودێری سەرجەم سێکتەرەکان دەکات لە کەرکووک ئەنجومەنێک دەبێت کە محافظ دانێ ئەتوانێت محافظ لا بەرێ لێ پێچیلۆی لێگەڵا بکە ئەنجومەنێک دەبێت کە چاودێر دەبێت بەسەر کاروباری قایم قامەکانەوە ئەنجومەنێک دەبێت ڕاستەوخۆ لەگەڵ هاوڵاتیانی کەرکووک کۆنتاکت و بەرێککەوتن و گفتوگۆ و تەنسیقی دەبێت ئەنجومەنێک دەبێت کاتێک کە هاوڵاتیەک لە گەڕەکێکی کوردی کێشە و گرفتی دەبێت ئەتوانێت کە ڕووبکاتە ئەنجومەنی پارێزگای شارەکە و بۆی کە کێشە و گرفتەکانی بۆ چارەسەر بکەن ئەنجومەنێک دەبێت کاتێک کە دامەزراندن دێ بۆ کەرکووک بۆەوەی کە بە عادیلانە دابەش بکرێت دامەزرانەکە بێگومان ئەم ئەنجومەنە ڕۆڵێکی باڵای دەبێت نەک وەکو ئەوەی کە بینیمان لە ماوەی 6 ساڵی ڕابردوودا لە کۆی دامەزراندنەکان کورد تەحمیش دەکرا کورد فرامۆش دەکرا گەنجانی کەرکووک لە دامەزراندن بێبەش دەبوون گەڕک کوردیەکان لە خزمەتگوزاری بێبەش دەبوون بینیمان کە چۆن یاخود ئێستاشی پێوەبێ ئەو گەڕەکانی خواروی کەرکووک وەکو بەهەشتێک وایە و گەڕەکە کوردنشینەکان ئەبینین کە خۆڵ و خاشاک و بێ خزمەتگوزارین بێگومان ئەمەش عەقڵیەتی ئیدارەدانی خۆسەپێنی 6 ساڵی ڕابردوو بوو لە کەرکووک ئەمڕۆ بە ئاڵای کوردستانەوە ئەم ئاڵا پیرۆزەی کە ئێستا لە ملی مندایە کە هەزارەها شەهید و هەزارەها کەمەندامی سەنگەر هەزارەها پێشمەرگەی دێرین هەزارەها خەڵکی بێسەر و شوێن لە پێناوی ئەم ئاڵایە و قودسیەتی ئەم ئاڵایە و مانەوەی ئەم ئاڵایە بە ڕەمز و بە سمبوڵی کوردان بوونە قوربانی و گیانی خۆیان بەخت کرد ئەمڕۆ کەرکووچیەکان بە ئاڵای پیرۆزی کوردستانەوە دیارە ئەوان لە ماوەکانی ڕابردوو بینیمان لە سەروبەندی بانگەشەیە چۆن هەڕەشەیان لە ئێمە دەکرد و ناوی عەگاڵیان دەهێنا بۆیە ئەمڕۆ ئێمەی کەرکووچی قسەی جیاوازترمان دەبێت و ئەمڕۆ بەجلی کوردی و بە ئاڵای پیرۆزی کوردستانەوە وەڵامی
پیلانجێران وەڵامی عەقڵیەتی شۆڤێنی وەڵامی عەقڵیەتی ڕەگەزپەرستی دژ بە کورد ئەدەینەوە. ئەمڕۆ جارێکی دیکە خەڵکی کەرکووک و کوردی کەرکووک کوردستانی بوونی کەرکووک ئەسەلمێنێ. خاڵێکی دیکە بەڕێزان بیرمان نەچێت چۆنیەتی دەنگدانە. ئێمە دەڵێن کە ئەنجومەنی پارێزگای شارەکە زۆر گرنگە و پێویستە و چاودێرێکی باش و ڕەقیبێکی باش دەبێت. ئەنجومەنێکی هەم سیاسی، ئەنجومەنێکی ئیداری، ئەنجومەنێکی خەدەمی و ڕقابی دەبێت بەسەر کۆی جونگەکانی کەرکووکەوە. بەڵام چۆنیەتی دەنگدان زۆر گرنگە. ئێمە بیرمان نەچێت کە ئەم یاسایی کە ئەم هەڵبژاردنەی پێ ئەنجامەدرێت یاسای سانتلیگۆیە کە یاسای هێزە گەورەکانە، ئەو یاسایی کە لە بەرژەوەندی هێزە گەورەکانە، ئەو هێزانەی کە ناگەنە قاسمی ئینتیخابی، ئەو هێزانەی کە قاسمی ئینتیخابی نابڕن دەنگەکانیان ئەفەوتێ. بۆیە زۆر گرنگە ئێمە ئەمڕۆ بزانین کە چۆن دەنگەندەین، دەنگەندەین بەکام هێزوو لایانی کوردی بۆی کە دەنگەکانمان نەفەوتێت. و بێگومان خەڵکی کەرکووک زۆر لەوە هۆشیارترن ئێمە ئێستاکە لە ڕووماڵێک و بەرنمەیەکدا باسی بکەین. ئەزانن کە چێ لەگەڵ یان مایەوە، ئەزانن کە چێ لە ناڕەحەتی و تاڵی و سوێری، چێ لە حکمی ئەسکەرتاریەتی شارەکە لەگەڵ کەرکووچەکان مایەوە. بیرمان نەچێ ئەوەیەکێتی نیشتیمانی کوردستان بوو کە لە ماوەی 6 ساڵی ڕابردوو دژ بە تەعریب لە کەرکووک وەستایەوە. ئەوەیەکێتی نیشتیمانی کوردستان بوو کاتێکە ناحەقی لە دامەزراندنی گەنجانی کوورد دەکرا، ئەوە بەرپرسان یەکێتی بوون لە کەرکووک ئەهاتنە سەرخەت. ئەوەی چێتی نیشتیمانی کوردستان بوو لە ڕێگای نوێنەرەکانیەوە لە حکوومەت و لە پەرلەمانی عێراقەوە کاتێکە سوپای عێراق هێرشی دەکردە سەر یاخود پەلەماری جوتیاری کوردی ئەدا لە دەوروبەری کەرکووک و بە تایبەتی لە تۆپزاوە و لە پەڵکانە و لە سەرگەڕان. ئەوەی چێتی نیشتیمانی کوردستان و نوێنەرەکانی بوون لە پەرلەمان و لە حکوومەت کە دیفاعیان لە جوتیاری کورد دەکرد لە کەرکووک. بێگومان ئەوەی چێتی نیشتیمانی کوردستان بوو کاتێکە دژ بە پرۆسەی تەعریب لە کەرکووک ئەوەستایەوە. مانەوە لەگەڵ خەڵکی کەرکووک واتە نەگەیاندنی کەرکووک بە ڕقە و بە غەزەی ئێستا، مانەوە لەگەڵ خەڵکی کەرکووک واتە پاراستنی شارەکە و پاراستنی کوردستانیەتی کەرکووک. بۆیە یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو گەورەترین هێزی شاری کەرکووک، وەکو دوانەیەکی لێکدانە بڕاو لەگەڵ کەرکووچیەکان، ئەوە تا بە چاوی خۆتان نەبینین. ئەوە سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستانە کە لەگەڵ کەرکووچیەکانە، ئەوە سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستانە کە ماوەی چەندی ڕۆژە لە کەرکووکە و دوێنێش لە نێو ئاپۆڕای جەماوەری کوردی کەرکووک و یەکێتیەکانە بوو و خۆی پاڵپشتی و پشتیوانی کەرکووچیەکان بوو. بۆیە ئێمە گرنگە کە بزانین چۆن دەنگەدەین و دەنگەدەین بەچێ بۆ ئەوەی کە دەنگەکانمان نەفەوتێ بەڕاستی. لە ماوەکانی ڕابردوودا بەتایبەت لە سەروبەندی بانگەشە و ئەو 45 ڕۆژەدا بێگومان یعنی ئەوانەی کە لە بەرنمەکانی کەناڵی کەرکووک میوان بوون زۆر جەختیان لە گرنگی ئەم هەڵبژاردنە کردەوە. زۆر باسییان لەوە دەکرد کە ئەم هەڵبژاردنە گرنگە بۆ نەخشاندنی ئایندەی شارەکە. زۆر باشە، منەچمە لای پەیامبەرمان شاڵە و عومەر شاڵا و سڵاوت لێ بێت بەیانی دەنگدان و سەرکەوتنت باش. بابزانین لای تۆ چیە گوزارێت و پرۆسەکە دیارە سەرەتا ئێستاکە دەستی پێکردو یاخود لە قۆناغی سەرەتاییدایە، بەڵام دوایین زانیاری یاخود معلوماتەکان لای تۆ چین فەرموو. فارس سڵاو، بەیانی تۆ بینەرانی کەناڵی کەرکووک باش، بەیانی کەرکووچیەکان باش، بەیانی هەڵبژاردنتان باش. فارس دەنگدان کەمێک دەبێت دەستی پێکردووە. ئەوەی کە من بینیم ئەم بەیانیە زۆر سەرنجی ڕاکێشام پیاوێکی بەتەمەن بوو کە بەتەنها هاتبوو یعنی چاوی بە تەواوەتی ڕێگاکەی نەدەبینی، هاتبوو بۆ ئەوەی کە دەنگ بدات. لێم پرسی مامە گیان بۆچی بەم بەیانیە زۆ هاتووی، کە من دواتر قسەم لەگەڵا کردووە و لێدوانەکەی بۆ ئێوە یعنی دەگوازمەوە وتی من کوردم و دەمەوێت لە ڕێگای ئەم دەنگدانەوە ئەو زوڵمانەی کە بەرامبەر بە کورد دەکرێت کۆتایی پێبهێنرێت و ئەم دەنگدانە تاکە ڕێگایە. یعنی بەم بەیانیە پێش ئەوەی بە چارەگێک 20 دقە پێشەوەی کە دەنگدان دەست پێ بکات مام حاجی هاتبوو وەکو یەکەم کەستا وەکو شەرەفی ئەوەی پێ ببردرێت کا ببێتە یەکەم دەنگدەر. ئەوەی کە هەیە فارس دەنگدان دەستی پێکردووە ناوە خەڵک وادێن. ئێستا من لە قوتابخانەیەکەم بەڕێز ڕزگار حاجی حەما لێرە ئەو دەنگ دەدات. کاک ڕزگار سڵاوت لێبێ، بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵت دامیستا، بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵت دام. سڵاوت لێبێ، بەیانیت باش، پەیامی تۆ لەم ڕۆژەدا بۆ خەڵکی کەرکووک و بۆ کەرکووچیەکان. بە دڵنیایەوە ئەمڕۆ ڕۆژێکی زۆر خۆشە. ئەمڕۆ 18 مانگ یەکەم ساتی دەستپێکردنی دەنگدانە
لە بنکەی دەنگدانی ڕزگاری هاتوین منش دەنجی خۆم بدەم و داوا دەکەم لە هەموو هاوڵاتیانی کەرکووک هەمویان بە زووترین کات بێنە سەر سندوقەکانی دەنگدان کە زۆر پێویستە لە پێشەوەی هەموو خەڵکەکانی کە بێن دەنگ بدەن بۆ ئەوەی چارەنووسی شارەکەی خۆیان ئەمڕۆکە لە دەنگدانی ئەنجومنی پارێزگاکان دیاری بکەن. کاک ڕزگار ئێوە کە لێرەن لە بەیانی و زۆ دەزانین بەڕێستان هاتوون بۆەوەی کە لێرە دەنگ بدەن و دواتر بستنەوە سەر ئەرکەکانتان داواکاری ئێوە لە کەرکووچیەکان ئەم دەنگدانە تا چەند گرنگە بۆ کورد لە کەرکووک ئەمڕۆ ئەتوانن بە دەنجی خۆیان ناسنامەی کوردستانیەتی شارەکەی خۆیان دیاریکەن ئەمڕۆ ئەتوانن دەسەڵاتی سەپێنراوی کەرکووک بگۆڕن بە دەنگەکانیان ئەمڕۆ ئەتوانن ماف و داخوازیەکانی خۆیان بە دەنگدانیان لە کەرکووک لە ئەنجومنی پارێزگا بەهێزتر بکەن ئەمڕۆ ئەتوانن بەهێز و ئیرادەیەکی گەورەوە بێن دەنگ بە لیستەکەی خۆیان بدەن بۆ ئەوی سەرکەوتنیەک تۆمارکەن کە ئیتر هیچ زوڵم و زۆرێک نەهێرن لەسەر میلەتەکەمان. دەستخۆش زۆر سپاس بۆ تۆ کاک ڕزگار سپاس. بەڵێ فارس دیارە ئەوەی کا هەیە لێرە یعنی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان بەشێکی زۆریان لە بەیانی زۆ هاتوون تاوەکەوەی کە دەنگەکانی خۆیان بدەن و ئەوەشی کا هەیە یعنی و دەنگدانەکە دەست پێ دەکات و ناوە خەڵکیش وەک دەبینن ئەگە کامێرەمانەکەم نیشانی بدات لە سرە وەستاون تاوەکو ئەوەی بێن کە دەنجی خۆیان بدەن. من ئێستا لەبەردەم ئەم قوتابخانەیەم پاش کەمێکی دیکە ینی بە زانیاری زیاتر و بە گڕوتینی زیاتر لەگەڵ هاوڵاتیانی کەرکووک دێمۆ لای ئێوە. بەڵێ فارس بەڵێ شاڵاو لە ڕووی ئەمنیەوە ینی ئامادەکاریەکان تا چەند ئامادەکارێکی کۆنکریتین بۆ ئەوەی کە خوانەخواستە هیچ حاڵەتێکی نەخوازرا و ڕوونەدا ینی هێز ئەمنیەکان بێگومانەوە خۆتان ناو خەڵکن و ڕەنگە باشتر و دڵنیاشم باشتر زان و ئاگادارن هێز ئەمنیەکان تا چەند بە پلانێکی کۆنکریتیانە و پتەوە پارێزگاری لەو کەسانەکەن کەوا دەنجی خۆیانەدەن یاخۆ ڕووەکەنە بنکەکانی دەنگدان. فارس هێزە ئەمنیەکان چ پۆلیسی کەرکووک چ سوپا لێرە بوونیان هەیە و بە تەواوەتی ئەمنیەتی بنکەکانی دەنگدان دەپارێزن ئەوەی کا هەیە هەمویان ینی تەواو لە ئامادە باشیدان و ئەوەی کە هەیەش ینی ئێستا کە بەیانیە با شێوەیەکی تەواو ڕێکوپێک لەلایەن هێزە ئەمنیەکانەوە پێشوازی لە دەنگدەران دەکرێت ئەوان ینی ئەمنیەتی سەرجەم بنکەکان دەپارێزن و ئەوەی کا هەیە لەسەر خەڵکی کەرکووک کوردانی شاری کەرکووک ئەوەیە کە تەنها بێن دەنگ بدەن و سەرجەم ینی ئەمنیەت و ئەوانەی تر لەلایەن هێزە ئەمنیەکانەوە پارێزراوە. بەڵێ زۆر باشە شاڵاو دەستخۆش لەگەڵت بەردەوام دەبین لە داهاتوودا. سوپاس دیارە هەردوێنێ ڕزگار حاجی حەما ئەندامی مەکتەبی سیاسیکێتی نیشتیمانی کوردستان لایەکێک لە بەرنامەکانی کەناڵی کەرکووک ئاماژەی بۆدا کە سبەی یەکەم دەنگ دەدەبم و کە ڕوو دەکەمە بنکەی دەنگدان تاوەکو دەنجی خۆم بدەم و خاڵێتر بەڕێزان بیرمان نەچێت یعنی لە ماوەکانی ڕابردوو بە تایبەت لە سەردەمی بانگەشەدا دیارە زۆربەی هەرە زۆری سەرکردەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوانەی کە مەبەستمە خەڵکی شاری کەرکووک نین لە کەرکووک بوون و لەگەڵ خەڵکی کەرکووکا بوون و دیفاعکەرێکی سەرسەختی خەڵکی کەرکووک بوون و بێگومان ئەمەجێ خۆشحاڵیە ئێستاش وەکو ئەبینین تێبینی ئەومان کرد کە لە ڕۆژی چوارشەمەوە سەرۆک بافڵ جەلال تاڵەبانی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان لە کەرکووکە ئەمڕۆ یاخود ئەم شەوی ڕابردوو بینیمان کە چۆن لەگەڵ کەرکووچەکان ئاهەنگی سەرکەوتنی ئەجێڕا بێگومان ئەمە بۆ سەرۆکی حزبێک ئەو پەڕی سادەی و ئەو پەڕی پاڵپشتی و پشتیوانیە بۆ کۆمەڵانی خەڵکی کەرکووک. باشە ئازادمان ئامادەیە ئازاد سلااوت لێ بێت بەیانی دەنگدان و هەڵبژاردن و سەرکەوتن و نەخشاندنی ئایندەی کەرکووکت باش سلااو فەرمولای تۆ چیە گوزارێ؟ سلااوتان لێبێ سلااو لە بینەرانی کەناڵی کەرکووک و بەیانیتان باش. دروست 2 دقیقە پێش ئێستا پرۆسەی دەنگدان لەم بنکەی کە من لێرەم کە 11 ئازارە دەستی پێکرد. هەموو ئامادەکاریەکان پێشوەختە کرابوو تا لە سەرەتاوە پرسیاری ئەومان کرد لە
لەوەی کە هیچ کێشەیەک لە ئامێرەکان یاخود لە پرۆسەکە هەیە ئەوان ڕایەنگەیات کە هەموو شتێک ئامادەیە و هیچ کێشەیەکمان نییە ئێوە بۆیە پرۆسەکە لە ئێستادا دەستی پێکردووە من ئەم میوانێکم لای ئەمەوە زانیاری زیاتر وەرگرم ئەوش کاک ئامیر سابرە کاک سابر پرۆسەکە ئێستا 2 دقە پێش ئێستا دەستی پێکرد لە ئێستادا هەموو ئامادەکاریەکان کراوە بۆ پرۆسەکە و پرۆسەکە چۆن بەڕێوە دەچێت سڵاو ڕێزم بۆتان بەیانیتان باش پشت بەخوای گەورە پرۆسەکە دەستی پێکراوە و زۆر بە شێوەیەکی ئاسان ئەڕوا بەڕێوە هیچ ڕێگریەکی ئەوتۆ نییە و بە هەموو شێوەیەک ئاسانکاری کراوە بۆ هاوڵاتیان بۆی بگەنە شوێنی دەنگدانی خۆیان و دەنگی خۆیان بدەن. ئەو ئامادەکاریانی بینیمان لە ژوورەوە وەکو سەرەتاوتیان هیچ کێشەیەک نییە بەڵام ئەوەی کە لە دەنگدانی تایبەت بۆ هەندێک کێشە بوو پێت وایە ئەم کێشانە دووبارە دەبێت ئەمڕۆ یاخود پرۆسەکە هەر بە ئاسایی ڕابڕێ پشت بەخوا کێشە دروست نابێ هەر کێشەیەکیش دروست بێ شتێکی تەکنیکی بێ بە ئینشاڵڵا بە زووترین کات چارەسەرە بێ بەڵام زیاتر هاوڵاتیان خۆیان دڵنیا بن لە شوێنی دەنگدانەکانیان داواکارم لە هاوڵاتیان تاکید بن دڵنیا بن شوێنی دەنگدانیان کوێیە بۆی بە ئاسانی بگەن لەبەر ئەوەی کە ئەگەر شوێنی دەنگدانی خۆیان نەزان کێشەیان بۆ دروستە بێت و خەڵکیشمان دووەکەن و فەرمانبەرانی کۆمیسیۆنیشمان دووەکەن. کاسابربا دوا پرسیارت لێ بکەم ئەوش ئەوەیە کە هەندێک پرسیاریەوەکەن ئەمڕۆ قەدەقی هاتوچۆ هەیە لە نێو شار یاخود دەرەوەی شار بە هیچ شێوەیە نە لە ناو شار و نە لە دەرەوەی شار قەدەقی هاتوچۆ نییە خەڵک بە ئازادانە دێت و ئەڕوا بۆ بگاتە شوێنی دەنگدانی خۆیان. زۆر سپاس دەکەم زۆر سپاس دەکەم. بەڵێ فارس وەکو کاسابر ئاماژەی پێکرد ئەمڕۆ قەدەغی هاتوچۆ نیە نە لە لێو شار نە لە نێوان شارەکان واتە ئەو هاوڵاتیانی کە تا ئێستا هاتوونەتە کەرکووک بۆ دەنگدان ئەتوانن بە ئاسایی بێنە ئێرە ئەمە ئەو هاوڵاتیە ئەمە یەکەم هاوڵاتی بوو کە بڵین دەنگی خۆیدا سلااوت لێ بێ و ئەم پرۆسەیەت لێ پیرۆز بێ پیرۆز بێت لە خەڵکی بەشەریفی شاری کەرکووک لێسەوە لە کەناڵە بەڕێزەکەی ئەوە داوە لەو خەڵکە دەکەم ئێستاکە بە زووتنی کات بێن بۆ بنکەی دەنگدان ئێستا فرسەتە چۆڵە لە بەرەوەی لە ژوور و چەند زعاتێکەکە ڕەنگە دوای قەڵەباڵغ بێت و زحامی و دروستکرێ فرسەتەوە نەبێ کەس بتوان دەنگ بدا هەروە داوا لەو خەڵکاکەم تکایە وەرن بۆ دەنگدان بە زووترین کات با ئیمڕۆ فرسەتە بڕواتان بێ ئەم دەنگدانی ئیمڕۆ لە پرۆسی ئازادی و لە ڕاپەڕنەکەی وتیەکی جیاوازی نییە ڕەنگەکە بگرێت زیاتر و بەقوتر و باشتر شە بۆ خەڵکی بەشەریفی شاری کەرکووک بە تایبەتی کورد ئیمڕۆ دەبێت سپاتی خۆی وجود کات دەبێت دەنگ بێنین دەنگی وا بێنین بۆی بتوان نتوان ئەسایەکی وا بەسەمان بسەپێنن تا هەتایەک ئێمە بە دەستی بناڵێنین بۆی بتوانین لەم بینەتیە و لەم بێ بەشیە و لەم ناخۆشی کە خەڵکی شار تێکەوتووە لە بە وەزعان نامۆری کاتێک پێشەوە ڕزگارمان بێت هەستە چی بوو وەکو یەکەم هاوڵاتی دەنگی خۆت لێرەدا ڕۆی وازان پێشمەکەم لە شاخم تەقاکەم لە دوژمن وازان پێشمەکە یەکەم لەو شاخم دیسانەوە تەقا دوژمەکەم لەکەیەوە ئامادەکاریت کردبوو بۆی یەکەم کەس دەنگ دەیلە کرد بڕواایت بێ شەو خەوت و هەڵاسامە خۆت و هەسام ئەمیز دەرفەتێکیوان بۆ خۆزی بیم بتوانم کۆدی نیشتمانی بشکێنم لە شارەیە بۆ خۆم بتوانم لەم بنکەیە و چەندین خەڵکی هاوڵاتی بەڕێز هاتووە دەنگیاندا ئەوانش بە هەمان شێوەی من هاتووە شەنخونیان کردەوە بۆی کەوا بێن دەنگی خۆیان بدەم بە زووترین کات. ئامادەکاری پرۆسەکە چۆن بوو لە ژوورۆکە دەنگدا کێشە لە ئامێر لە دەنگدان هیچ شتێکە بوو؟ باوەڕ کێشم نەبین چکە خۆزم یەکەم کەس بوومە دەنگداوە بەڵام هەست ئەەکەم ئەگە بەم شێوە بڕاق زەحەمی زۆر دروستە بێت تۆزە تاخیربوون دیای بێ بۆیە داوا لە خەڵکەکەم ئێستا بێن فرسەتە چۆڵە یعنی بە چەمەحەلێکە ڕۆی تا زیازەکەی خوێنێتەوە تاکلۆن دەنگکاتی ناوتە دۆزنەوە ناودۆزنەکەش تۆزێکە تاخیربوون تایە بۆیە داوا لەو خەڵکاکەم کە ئێستاکە بێن فرسەتە زۆر سپاس دەکەم پیرۆز بێن سەرشەکەم شەڕ هەر سەرکەوتنیش فارس ئاماژە بەوەش بکەم لەم بنکەی کە من لێرەم زیاتر لە 3000 دەنگدەر مافی دەنگدانیان هەیە لە بنکەکە بەڵام وەکو ئەگەر لە وێنەکان دەرکەوێ ئێمە لە سەرەتای ساعتەکانی بڵین پرۆسەکەین بۆیە هاوڵاتێکی کەم لە ئێستادا ئەبینرێ بەڵام پێشبینی دەکرێت بە تایبەت لەسەر ئەم بنکەیە خەڵکێکی زۆر بڵین هەم بەشدار بێ لە پرۆسەکە و هەم لێرە قەڵەباڵغێکی زۆر دروست بێت چونکە گەڕێکێکی کوردیە ئێمە ئێستا پێشەوەی بڵین دەست بکەین بەم لایڤە خەڵکە بینین لەبەر دەرگاکان وستانە بە جلی کوردی واتە ئامادەکاری کراوە بۆ ئەوەی بێن بە جلی کوردیوە دەنگ بدەن لە بڵین لەم بنکەیە بەڵام وەکو ئاماژەم پێکرد لە ئێستادا لە ساعتەکانی سەرەتاین بۆیە پرۆسەکە قەڵەباڵغی جارێک پێوە دیارنی ئەکرێت لە ماوەی داهاتوودا زیاتر قەڵەباڵغ بێ بە تایبەت ئەم بنکەی کە من ئەلێرم ئەگەڕمەوە لایەوە. بەڵێ ئازار سوپاس لە
داهاتوو لەگەڵ بەردەوام دەبین ئەوەی کە لە وێنەکان بینیتان ئێستا ڕزگار حاجی حەما ئەندامی مەکتەبی سیاسیەکەتی نیشتیمانی کوردستان و لێپرساوی مەکتەبی هەڵبژاردنیەکێتی وەک لە وێنەکان دەیبینین دیارە دەنجی خۆیدا و وەکو دیارە لە پرۆسەیەکی شەفافدا ئەوە دەنجی خۆیدا و بێگومان ئەو دەنگە وەکو دەنجی تاچێکی کورد دەبێتە سەنگی مەحەک بۆ یەکلایکردنەوەی دەسەڵات بۆ ئایندەی کەرکووک بۆ نەخشاندنی جوگرافیای کەرکووک زۆر باشە بوو نەگە شاڵاو ئامادە بێت ئەچمەوە لای شاڵاو بۆ ئەوەی کە کارمەندەکانی کۆمیسیۆن بەباشی بەڕێیان کردو لە ماوەیەکی زۆر کورد دەنجی خۆمدا. واتە هیچ تاخیربوونێک نابێت هاوڵاتیان بێ هیچ کێشێک دەتوانن سەرجەم ئەوانی کە بێن بەشداری لە دەنگداندا بکەن. ئەوەی کە ئێستا کات کە یەکەم ساتی دەستپێکردنی کاتەکە جیازەکان بەباشی ئیشەکەنی کێشەنیە بەڵام داوا دەکەم هەموو دەنگدەرانی خۆمان بە زووترین کات بێنە سەر سندوقەکانی دەنگدان و پێشوەختە دەنگەکانی خۆیان بدەن. دەستخۆش زۆر سپاس کاکسگار سپاس بۆ تۆ دەستخۆش. بەڵێ ئەوەی کە بینیتان قسەی بەڕێز ڕزگار حاجی حەمە بوو ئەندامی مەکتەبی سیاسی و لێپرسایی مەکتەبی هەڵبژاردنیەکەتی نیشتیمانی کوردستان و ئاماژەی بۆدا کە دەنجی خۆی داوە و بەر لە کەمێکیش ینی باسی لە گرنگی ئەم هەڵبژاردنە کردووە تا چه ئەندازەیەک ئەم هەڵبژاردنە گرنگە بۆ نەخشەی سیاسی هەیکەلێتی ئیداری ئایندەی کەرکووک جێی خۆیەتی ئاماژە بەوەشکێن بەڕاستی ئەو هاوڵاتی کە ئازاد دواندی دووسێ خاڵی باس کرد بەڕاستی یەکێک لەو خاڵانە ئەوە بوو کە ئەم هەڵبژاردنە هیچی لە پرۆسەی ئازادی و ڕاپەڕینە مەزنەکەی 1990 گرنگ ینی جیاوازتر نییەوە بگرە گرنگتریشە بۆیە بە دیدگای ئەو بەڕۆیای ئەو کە دەنجی دابوو بەم بەیانیە زۆ هاتوو بۆ سەر سندوقەکانی دەنگدان بۆی دەنجی خۆی بدا ئاماژەی بۆدا کە ئەم هەڵبژاردنە هیچی جیاوازتر نییە لە ڕاپەڕینەکەی 1990 و هەروەها لە پرۆسەی ئازادی عێراق هەروەها ئاماژەی بەوەشدا کە کاتێک کە باس لە هەستی خۆی کروتی و ئەزانم کە پێشمەرگەیەکم لەو شاخانەی کوردستان تەقە لە دوژمنەکەم ئەمە هەستی کەرکووچەکانە ئەمە هەستی نیشتیمانی کەرکووچەکانە خۆشەویستان ئێمە لە هەرێمی کوردستان نین ئێمە لە ناوچەکانی دیکەی عێراق نین ئەوە معلوم و ئاشکرایە کەرکووک ئەو شارەیە کە هەموو دوژمنانی کورد هەموو نەیارانی کورد بە درێژایی مێژوو بە تایبەتیتر بە درێژایی 100 ساڵەی دامەزرانی دەوڵەتی عێراقیەوە چاویان لە کەرکووکە بە هەموو هەوڵێک بە هەموو میکانیزمێک هەوڵیان داوە کە لە ماوەی 100 ساڵی ڕابردوو کەرکووک تعریب بکەن کورد لە کەرکووک نەهێڵن خەڵکی کەرکووک دەربەدەرکەن و بە هەموو پێوەرێک هەوڵیان داوە کە کوردی کەرکووک ینی هەموو نەحەقێکی بەرامبەر بکرێ بۆیە هەموو شۆڕشەکانی کورد لە پێناو کەرکووک بووە هەموو قوربانیدانی کورد یاخود زۆربەی قوربانیدان و شەهیدانی کورد لە پێناو کەرکووک بووە هەموو دانوستانەکان بە درێژایی 100 ساڵەی ڕابردووی دەوڵەتی عێراقی لە پێناو کەرکووک بووە بۆیە ئەمڕۆ وەکو چۆنەوە هاوڵاتیە باسی لێوەی کرد وا دەزانم کە پێشمەرگەیەکم لە ئەو شاخانە و تەقا لە دوژمن دەکەم کەواتە هەستی کەرکووچیەکان زۆر قوڵە بۆیە ئێمە گە لە هەرێمی کوردستان بین یعنی دەنگدان ڕەنگە لەوێ تەنها ماف بێ بەڵام بۆ ئێمەی کەرکووچی جگە لە ماف واجبە ئەرکێکی نیشتیمانیە ئەرکێکی مێژوویە و ئەرکێکی ئەخلاقی و ئاینیە و بیریشمان نەچێت وەفاداریە بەرامبەر بە خوێنی شەهیدان ئەو شەهیدانەی کە لە ماوەکانی ڕابردوو سینجی خۆیان کردە قەڵغانی بەرگری لە پێناوی پاراستنی کەرکووک و لە پێناوی ئەوەی کە کورد لە کەرکووک دەربەدەر نەبێت تەرحیل نەبێت و سەرماڵی هاوڵاتیانی ئەم شارەیان پارێز گەنجان لاوان خۆشەویستان یعنی بە تایبەت ئەو کەسانی کە ئەم ساڵ و ئەمڕۆ ئەتوانن کەوا دەنگ بدەن ئەو کەسانی کە موالیدی 2004 و 2005 ینی تکایەکی کەرکووچیانە کوردانە ئەمڕۆ بە ئێوە ئەرکێکی مێژووی و نیشتیمانی و ئەخلاقیتان لەسرە زۆر باشە چمۆ لای شاڵاو شاڵاو دووبارە سلااو دەبێت فەرمولای تۆ چیە گوزارێت شاڵاو سلااوت لێبێت دوایین زانیارەکان لای تۆ چین و هاوڵاتیان یاخود کەرکووچیەکان تا چەند بە گوڕوتینەوە ڕوودەکەنە بنکەکانی دەنگدان
فارس جارێکی دیکە سڵاو دیارە ئەوەی کە بینیتان پێشکەمێک ڕزگار حاجی حەمە ئەندامی مەکتەبی سیاسیەکێتی نیشتیمانی کوردستان دەنگی داوە باسی لەوە کرد کە تاوەکو ئەوەی کە هەیە ئامێرەکان بەبێ هیچ کێشەیەک لە ماوەیەکی کەمدا دەتوانێت ینی ئەو کەسەی کا دەیەوێت دەنگ بدات بەڕێ بکات دیارە کەرکوچیەکان لە بیانی زووەوە ڕویان لە بنکەکانی دەنگدان کردو من دەمێت بچمە لای یەکێک لەو هاوڵاتیانە مامەسڵاوت لێبێ پێم بڵێ پەیامی تۆ لەم ڕۆژەدا کە بەیانی زووی هاتووی دەنگ بدەیت لەم ڕۆژەیە خۆشترین ڕۆژە کوردایەتی خۆمان ئەسپێنین کە بەو ملەتە بڵێن ئێمە کوردین دەنگ خۆمان هەر ئەدەین بەخێر بێن سەرچاو باشە داواکاری تۆ لە خەڵک ڕەنگە ئێستا خەڵک لە ماڵ بێت یاخۆ لە هەر شتێ بێ چۆن بێن بەشداری لەم دەنگدانە بکەن و تا چەند بەشداریکردنیان گرنگە وەڵاهی من داواکارم لە خەڵکی کەوا بێن دەنگ بدەن وەک نوێش فەرزە لەسەری کەوا بێ دەنگ بدا ئیمڕۆ ڕۆژی دەنگدانی خۆ کووردە باشە بۆچی ئەم دەنگدانە ینی تۆ پێ دوایە کە گرنگە ئەمە بۆ ئەوەیە کە پارێزگارێکی کورد دیاری بکرێت ئێستا ڕەنگە ینی لەلایەن پارێزگاری بۆ وەکالەتی کەرکووکەوە ستەم بەرامبەر کورد بکرێ بۆی ئەم دەسەڵاتە بگۆڕدرێ بۆچی بەڕای تۆ دەنگدان گرنگە ئینشاءالله هەموو کورد دەنگەدات ئەم سیستەما خۆمان ئەیگۆڕین بە قووەتی خۆمان بە دەنگی خۆمان ئەتوانین ئەم سیستەمە بگۆڕین لێ بزانە پیامی بۆ گەنجان چییە گەنجانی ئێستا زۆر باش فارز ڕۆیشت دیار بوو پەلەی بوو فارس ئەوەی کا هەیە ینی ئێستا چەند دقیقەیەک دەبێت ینی دەستکراوە بە دەنگدان و هاوڵاتیان لە بیانی زۆر ینی بەشێکی زۆریان لەو وێزگانی ترکە لە بەرامبەری منن سڕیان گرتۆ بۆی کە دەنگەکانیان بدەن و پەیامی کەرکوچیەکان پەیامی خەڵک ئەوەیە کە ئەم دەنگدانە دواهەلە بۆ ئەوەی کە کورد بتوانێت جارێکی دیکە دەسەڵاتی پارێزگار وەربگرێت و کۆتایی بێنێت بەو زوڵ مستەمەی کە بەرامبەر بە کوردی شارەکە دەکرێت چ لە ڕووی دامەزراندن چ لە ڕووی خزمەتگوزاری بەتایبەت بۆ گەڕەکە کوردنشینەکان فارس هەر دوێنێ لە گوندی تۆبزاوە فیرقەی یانزەی سوپای عێراقیانی هەڵی کوتابەوە سەرماڵی یەکێک لە جوتیارەکانی ئەو گوندەوە دوای ئەوەی کە ڕێگریان لێکردبوو لەوەی کە زەویەکانیان داگیر بکەن سوپا لە خاوەن ماڵ کە تەمەنی زیاتر لە 70 ساڵ دەبوو لی دابوون لە ژن و مناڵی ئەوانەی دابوونجا خەڵکی تۆبزاوە کە من بۆ خۆم دوێنێ لێەوە بووم قسەم لەگەڵ دەکردنی ئاین دەیانوت ئەگەر بێت و ئێمە بەشداریەکی کارا بکەین لە دەنگدان ئەگەر بێت و کورد لە شارەکە دەنگ بدات و بتوانین پۆستە بەشێک لە پۆستە ئیداریەکان چ پۆستی پارێزگار چ بەشێک لە پۆستە ئەمنیەکانی دیکە وەربگرینەوە ئەوە ئەم ڕووداوانەی کە ئێستا بەسەرمان دێت ئەوە بەسەرمان نایاد و ینی ئەو کاتە هەست دەکەین کە پشتێکمان هەیە بۆیە ئێستا هاوڵاتیان ینی بە درکردن بە گرنگجی ئەم هەڵبژارنە بە درکردن بەوەی کە تەنها ئەم هەڵبژارنە دەتوانێت گۆڕانکاری بکات ینی بە درکردن بەوە دەیانەوێت بەشداریەکی کارا بکەن بەشداری لەوە بکەن کە ئەم سیستەم و ئەم حکومەتی کە ئێستا هەیە بگۆڕدرێ حکومەتێکی یاخود ئیدارەیەکی نوێ بۆ پارێزگاکە دیاری بکرێت کە تێیدا کورد شایستەی خۆی وەربگرێت کا بەپێی هەڵبژاردن هەمووان دەزانین کورد زۆرینەیە لەم شارەدا لە نێو کوردیش هەمووان دەزانین کە یەکێتی نیشتیمانی کوردستان ینی زۆرینەیە بۆیە دەنگدان ئێستا بۆتە ئەرکێکی نیشتیمانی لەلایەن کەرکوچیەکانەوە ینی باش من دەمەوێت ینی بەشێک لە دیمەنەکان بۆ ئێوە بگوازمەوە ئەوەی کە هەیە ئەوە ئەو دیمەنانن کە ئێستا هەن باش زۆر باشە ئەوەی کە ئەیبینیم بەڕێزان دیارە و دیمەنانەی کە ئێستا بەردەم بنکەکانی دەنگدان یاخود دێشێک لەو بنکانەی دەنگدانە کە ئێستا کەرکوچیەکان و خەڵکی کەرکووک ڕوو دەکەن ئەوێ بۆەوەی کە دەنجی خۆیان بدەن ڕاستە ئێستاکە بەیانی زۆر بەڵام کەرکوچێ خۆشەویستەکان زۆر گرنگە ئێمە لە ئێستەوە بتوانین ڕووبکەینە سەر سندوقەکانی دەنگدان بۆی کە دەنجی خۆمان بدەن ینی بەڕاستی ها کوردوتنی تەماڵی نەکەین لەم پرۆسە چارە نووسازە ئەبین ئێستاوە تا خەڵکی کەرکووک پەیتا و ئەوە بەڕێز ڕەفعەت عەبدوڵڵا ئەندامی مەکتەبی سیاسیەتی نیشتیمانی کوردستان دیارە لە ئێستادا ڕوو دەکاتە ئەو بنکەی کە دەنجی خۆی لێدەدا تاوەکو ئەمە جێی خۆشحاڵیە بەڕاستی ئەندامانی مەکتەبی سیاسیەتی نیشتیمانی کوردستان و سەرکردەکان یەکێتی بەیانی زوو ڕوو دەکەنە سەر سندوقی دەنگدان
تاوەکو دەنجی خۆیان بدەن بۆیە ئەم هەڵبژاردنێکی چارەنووسسازە ئەگەر شاڵاو پێم وایە دەوێت کە لەگەڵ بەڕێز کاک ڕەفعات گفتوگۆ بکات تاوەکو زۆر باشە. سلااوت لێبێ دەبینین لە بەیانی زوو هاتون تاوەکو ئەوەی کە دەنگ بدەن پەیامی ئێوە بۆ خەڵکی کەرکووک پەیامتان چییە؟ زۆر سپاسانەکەم هیوادارم سەرکەوتوو بینم جارە هیوادارم هەموو خەڵکی کەرکووگیستە دەرچێت لە بێت بۆ دەنگدان ئەم هەڵبژاردنێکی چارە نووسازە بە نسبەت ئێمەوە مەسیری خۆمان ئەمڕۆ دیارەکەین بەو دەنگانەی کە یکەن ناو سندوقەکانەوە داوا لە خەڵکی کەرکووکەکەم هەمووی بێتە دەرەوە دەنگ بدە بە لستی 142 ئەمە دەبێتە سەرەتایەک بۆ گۆڕانکاری لە ئیدارەی پارێزگاکە کە ببێت بە ئیدارەیەکی ئەوەی کە بە پێی ئیستحقاقی هەڵبژاردن کورد پۆستەکان وەربگرێتەوە لەوانە کە پۆستی پارێزگار ئێستا ڕەنگە ستەم بەرامبەر کورد بکرێت لەلایەن پارێزگاری بۆ وەکالەتی کەرکووکەوە. هیوادارین ئەم پرۆسەیە زۆر بە ڕێکوپێکی بڕاتن و ئەم جیهازانە نەبێتە ئەوەی مای وەستانی جیهازەکانی بۆ ئەوەی خەڵکە دەنگ نەداتن ئەگەر دەنگەکانمان دەنگی باش بێتن حتمما ئەوە گۆڕانکاری زۆرە بێت لە ئیدارەی کەرکووک ئەم وەزعە سیاسەی ئیستایە حتمما گۆڕانکاری زۆر بەسەردێ ئەو کاتە کورد ئەتوانێتن لێرە دەوری ئەساسیە بێ دەوری گرنگی هەبێت لە ئیدارەی دانی ئەم شارە. زۆر سپاس کاگرافا سپاس بۆ تۆ بەڵێ فارس ئەوەی کا هەیە من دەمەوێت زیاتر دیمەنەکان بۆ ئێوە بگوازمەوە. بەڵێ زۆر باشە شاڵاو دێم وڵات ئەوەی کە بینیتان دیارە قسەی بەڕێز ڕەفعەت عەبدوڵڵا ئەندامی مەکتەبی سیاسیەتی نیشتیمانی کوردستان بوو لە ئێستا دەوکو لە دیمەنەکانی بین ڕوو دەکاتە ئەو بنکەی کە دەنجی خۆی لێدا دیارە لەگەڵ هاوسەر و لە هەمان کاتدا لەگەڵ خێزانی خۆی بەیەکەوە دەچنەوە بنکەی کەوا دەنجی لێدەن بێگومان ئاماژەی بۆدا کەمە دەبێتە سەرەتایەک بۆ کۆتاییهێنان بە مۆزعە سیاسی کە لە کەرکووکە هەیە خوڵقاوە کە لە ماوەی 6 ساڵی ڕابردوودا خۆی بەسەر کەرکووچەکان سەپاندووە ئاماژەی بۆدا کە گرنگە خەڵکی کەرکووک بەشدار بێت لەم پرۆسەیەوە ئەم دەنگدانە بێگومانە بێتە سەنجی مەحەک بۆ یەکلایکردنەوەی دۆخی سیاسی و ئیداری و بگرە عەسکەری کەرکووک کەواتە سەرکردەکان یەکێتی و بێگومان وەکو چۆن لە ماوەکانی ڕابردوو ئێستاش جەخت لەوە دەکەنەوە کە ئەم دەنگدانە ئەبێتە دوانگەیەک سەرەتایەک منتەڵەقێک و خاڵی دەستپێک بۆ یەکلایکردنەوەی ئایندەی کەرکووک و بۆ ئەوەی کە ئەمڕۆ لە دوای سەعات 6 ئێوارە بێگومان کاتێککە دەنگدان کۆتایی پێدێت و لە ڕەنگە لە درەنگانی شەو ئەنجامی بەرایی یاخود سەرەتایی پرۆسەکە ڕابگەیەندرێت بێگومان لە چەند ڕۆژی داهاتوودا ئێمەش کەمە دڵخوازی خۆمانەوە هیوادارین کە کورد 50 زائید یەک بێنێ بەڵام ئەمە بە خەڵکی کەرکووک دەکرێت ئەمە بە کوردی کەرکووک دەکرێت بێگومان بەشداریکردنی کوردی کەرکووک لەم هەڵبژاردنە سەنگی مەحەکە بۆ گۆڕانکاری لەم وەزعە سیاسی کە سەپێنراوە بەسەر کەرکووچەکان و خەڵکی کەرکووک ئەمە پرۆسەیەکی دیموکراسیە ئەمە جەنگێکی دیموکراسی و خەباتی مەدەنیە ئەگەر جاران لە سەردەمی شاخ و تاوەکو ڕاپەڕینی نەوەتوێک بە فیشەک و بە قوربانیدان و تاوەکو جەنگی داعشیش بە فیشەک کێشەکانێک لای بکرانێتەوە بەڵام لە ئێستادا لە ڕێگەی دەنگدان و سندوقی دەنگدانەوە ئەچمەلای کاروان نازم لە کۆمەڵگەی خاڵخاڵانەوە کاروان سلااوت لێبێت بەیانی سەرکەوتون و هەڵبژاردن باش فەرموو بابزانین لێ تۆ چییە گوزارێت فارس باین تۆ باش لە کۆمەلگای خاڵخاڵانەوە کەرکووچەکان مژدەی سەرکەوتنیان لایە ئەمەی کە دەبیندرێت من فارس دەمێ بەدەم گواستنەوەی دیمەنەکانەوە هەم بڵێن کۆمەڵێک زانیاری باسکەم لە کۆمەلگەی خاڵخاڵەوە نەحی شوان 4 بنکە هەیە بەسەر 22 وێزگەدا دابەش بوون بنکەی شوان بنکەی گوندی تورکمانباغ بنکەی کۆمەلگای بڵێسا خەڵخاڵان و بنکەی قەرەناو دیارە وەگەوەی کە ئاماژەم پێکرد لە خەڵخاڵان هەردوو بنکەی قەرەناو بڵێسا 5410 دەنگدەری لێیە و بنکەی شوان 3218 دەنگدەری لێیە تورکمانباغ 565 دەنگدەرە کۆی گشتی دەنگدەران فارس لە سنووری کۆمەلگای خاڵخاڵان شوان 9193 دەنگدەرە بە کۆی گشتی ئەوەی کە بازەکەم فارس ئەو دەنگدەرانەی کە دێن لە قەڵاتزێ لە ڕانیە لە کۆیە لە تەقتاق و لە سەرجەم بەشێکی هەولێر و شارەکانی تریش
یاین دەن لە هەردوو ئەو بنکی بڵێسە و لە قەرنا و کۆمەلگای خەڵکاڵان دەنجی خۆیان دەدەن و لە کەشێکی ئازاد دیموکراسیانەدا و دیارە تاوەکو ئێستا هیچ گیر و گرفتێکەوەی کە مەسەلە بڵێن بەرپرسیانی مەکتەبەکە یاخود کۆمیسیۆنە قسەمان کردو هیچ گیر و گرفتێک نییە و دەمێت دەنبەرێکی زۆر گرم فارزەکە کاتم بدەیت فەرموو کاکسە باام کاتتان باش پێما بە یەکەم کەسمی کە دەنگدا هیچ گیر و گرفتێک لە بەڕێوەچوونی پرۆسەکە هەیە لە ژوورەوە چۆن یعنی لەلایەن لە کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان و ئامادەکاریەکان کراوە بەڵێ ئامادەکاریەکان کراوە دەستخۆشیان لە یەکەم لە کەشێکی ئارامدا بەڕێوە دەچێەوە تا ئێستا هیچ کێشە و گرفتێک نییە وەلەو بە زووی ئەزانم من هێستا ئەگەر تەماشاکەی بەراوردی لەگە کاتێککە لەوانەیە کاتێککە کۆمەڵی خەرچکە زیاتر دێ هاوڵاتیان لە خەودان هەندێکیان تۆزێ پەیامی سەرکەوتن پێ بە دڵنیاییەوە من ئەوەی کە دەیبینم بە گوڕوتنیەکی بەتینەوە دێ و سەرکەوتن نزیکە و ئەو کەسێک کە هەر کەسە ئەو ئارەزوو خۆیتی دەنگ بەچێ دەدابێتە بەڵام ئەوەی کە لە ئێمە مەبەستمانەوە کورد مەبەستێتی و لەم زروف و لەم کاتەدا بەڕاستی ئیشاءالله ئیرادێکی بەقوتەیە و سەرکەوتنێکی نزیک چاوەڕوان دەبێت زۆر سپاس بارز ئەمە قسەی کەرکوشیەکان ئەمە یعنی ڕابۆچوونی ئەوانە سەبارەت بە ینی بەڕێوەچوونی وەداواکاریشن لە هاوڵاتیان نەچنی توێژەکان بێن بۆ سەرسندوقانی دەنگدان و دەنجی خۆیان بدەن بەو کاندیدانەی کە دیاریان نەکردووە سەرکەوتنی کورد لە شارەکە دووپات بکەنەوە بەڵێ کاروان ینی من بەش بە حاڵی خۆم لە کەرکووک گەنووک و هاوڵاتیەکی ئەم شارە ینی بە حکمەوەی کە 18 ساڵە ئەم هەڵبژاردنە لە کەرکووک ئەنجام نەدراوە لە ماوەی 40 بۆ 45 ڕۆژی بانگەشە ینی ڕاستە کەرکووچەکان لە هەموو هەڵبژاردنێک بە گروتینێک و بە هەستی نیشتیمان پەروەری بەشدار دەبن لە پرۆسی هەڵبژاردن بەڵام بڕوایت بێ بەش بە حاڵی خۆم هیچی بەقەت ئەم پرۆسەیە گرنگتر نەبوو باشە دوای دێمۆلات کاروان بۆ پرسیارە بە وەڵامەکە لەگەڵ بەردەوام دەبم زۆر باشە چمۆ لای شاڵاو سلااوت لێ بێت فەرموو کات بۆ تۆیە چاوەڕێ چیتە ئەگەر ئێمە محافزەکەمان کورد بێ ئەتوانین هەموو شتێکی پێ بکەین بەس ئیمڕۆکەمە ناتوانین باشە ئەوەی دەبینم فرمێسک لە چاوەکانت دێتە خوارەوە پێم بڵێ داوات چیە لە خەڵکی کەرکووک بۆی بێن دەنگ بدەن هەر لە زوو بۆی کە بتواندرێت ئیداری پارێزگا وەربگرینەوە طبعا ئەگەر بێت و من خۆم شخصێتی خۆم لە سەعات 6:30 ئەو خێزانمە هەڵم ساندووە هەستا باڵێن دەنگی خۆمان بدەین هەڵی بووی کام وایە هەر کەسێ لە ماڵەوە زوو بێت دەنگەی خۆی بدا بەچکم ڕزگارمان بێ لەم مەینەتێ با ڕزگارمان بێ هەڵی بووی ومن هیچ شتێکشم ناوێت لە حیزب بێتشتم لە حیزبەیە وەزندان سیاسیشم هیچم بۆ نەکراوە هەڵی بووی تەنها ڕیعایەکم هەیە باشە مامەجان پێم بڵێ تۆ ئێستا بە چاوی پڕ فرمێسکەوە داواکاریەک بگەێنە بە خەڵکی کەرکووک بەوانەی کە ئێستا ڕەنگە بڵێن ئێمە بەشداری لە دەنگدان ناکەین یعنی تۆ بەم تەمەنەوە بە چاوی پڕ فرمێسکەوە ئێستا دەتەوێت چی بە کەرکووچیەکان بڵێ من دەمەوێت کەرکووچیەکان لە ماڵەوە هەرسن نەک خۆیان بکوتنە عەرزە با هەرسن دەنگ بدەن بۆ دەنگ نادەن کاکە هەتاکەی بۆ خۆیان ئەخەون لە ماڵەوە خەوتن چییە دە هەرسن وەکو عالەمە دەنگ بدەن بۆ دەنگ نادەن دەنگ بدەن لە ماڵەوە دانەنیشن هەرسن دەنگان خۆتان بدەن با کورد ڕاستەوە بێ کاکە تاکەی ئەوە جا بە سەک و ئەسەحامان کرد ئیمڕۆکە بە قەڵەمە ئەمڕۆ تو چ زەرێکەکەی ئای بۆ پێشمەرگە لەو شاخە بوو بە دوو مەغزنەوە شەڕێکت هەل لە بەیانی هەتا ئێوارە ئای بیساگە بە قەڵەمێکە تو سرسێک نییە بۆ نایکی ترسیتەیە باشە ئەگەر بێت و کورد خوا نەخواستە کەمینە بێنێ ئێمە چیمان لێ دێت لەم شارە خانەکە بە ماسەرمان هەڕمێ حاڵی بووی خانەکە دەنگدان نەکراوە بە خەباتێکی مەدەنیە زانە و خاڵۆیە ئەو هاوڵاتیە خۆ دیارە پێشتان نیە ئیزا عناچ لەلایەن وا دیارە کاکە کابرا مڵکی خۆیدی تاپۆی خۆیدی ئەچن عەردەکەی لێزەوتەکەن ئەی ماقوڵە دەمام حەفزێکی کورد بێ بتوانێت ئەتوانێ وا بکە پێشتر خەبات دەکرا بە چاک ئێستا ئەم دەنگدانە خەبات نییە بۆ خۆی کە بە قەڵەم بتوانین لە خەباتش میمترە حالی بووی ئیمڕۆکە لە خەباتش میمتر لەبەرچی ئەگەر من دەنگ نەدەم ئەوان دەنگێ بدەن ئەبێتە دوو دەنگ بۆیان ئەبێتە دوو دەنگ بۆیان ئەگەر من دەنگم دا دەنگکە ئێوە شکێنم حالی بووی هەر کەسێک تکام وایە هەر کەسێک بێ دەنگی خۆی بدا دەنگەکەی خۆی پاش نەخا بە ژن و مناڵ و هەر کەسێکەوە شملی دەنگدانەکە بێ دەنگەکەی خۆی بدا بابە پەنجەیەک سەرکەوی دەستخۆش بۆ دادە گیان تۆش دڵت پڕ بووە لە تەک مامە حاجیەوە داواکاری تۆ چییە لە خەڵک من زۆر پێ خۆشحاڵم لە ئیمڕۆ خۆشتر نییە
ئیشەڵڵا سەرەکەون و کوڕ سەرەکەوێ ئیشەڵڵا پەنای خۆی گەورە دەست خۆش بێدا دەجان فارس یعنی ئەوەی کە دەیبینی ئەو مامەیەکە لێرە بە دڵی پڕەوە بە چاوی پڕ فرمێسکەوە بەشداری لە دەنگدان دەکات بەڕێز کاکرەفعاتەوەیە کە دەنجی خۆیدا ئەگەر بیدوێنی بزانین کە لە دوایەوەی کە دەنجی دایس پامێکی هەیە بەڵێ کاگرافات دەنگتاندا پەیامی ئێستاتان چییە بۆ خەڵکی کەرکووک و لە ژوورەوە با بڵین تووشی هیچ کێشە و گرفتێک دەبن یا خۆتەوە بە ئاسانی هاوڵاتیان دەتوانن دەنگەکانی خۆیان ببێ هیچ کێشەیەک بدەن ناگەر پرۆسەکەها بڕوا زۆر باشە و برادرانەی لە ژوورۆن زۆر یارمەتی خەڵکەدەن هیوادارم ئەمە بەردەوام بێتن وەک پێشتر وتم نەکەونە ئەوەی بڵێن ئەم جیهازە وەستاوە ئیش ناکەوانە بەڵام پرۆسەکە زۆر بە ڕێکوپێکی ئەڕاتن واتە ئێمە تەنها بە دەنگدان دەتوانین کورد بکەینەوە بە خاوەن دەسەڵات لەم شارە تەنها ڕێگایە ئەمڕۆکە هاوڵاتیان بێن بەشداری بکەن ئەمە چۆنەڵەیە ئیمڕۆ مەسیری خۆمان دیارەکەین ئەمە مۆزۆعێکی چارە نووسسازە هەموو خەڵکی کەرکووک دەبێ بێت دەنگ بداتن بۆ ئەوەی مستەقبەلی خۆی دیاریکە مەسیری ئەم شارە دیاری بکە واقعی ئەم شارە بەم دەنگا ئەبێتن کە ئێمە دەنگ بدەین بتوانین ئەم واقعی ئیستا بگۆڕین کاگرافات جگە لە وەرگرتنەوەی دەسەڵات پێدوانیە ئەمە دەبێتە سەرژمێریەکیش بۆ ڕێژەی کورد لە پارێزگاکە کە دەتواندرێت لە مێژوو تۆمار بکرێت بڵێن کورد ئەوەنە دەنگەی هەیە و ڕێژەکەی ئەوەنە بووە لە کەرکووک لە باڵین ساڵی 2023دا حتممە نەمەوەک سەر ژمێریەکی لێ دێ لەبەر ئەوەی تو ئەگەر ئیستا ژمارەی کورسەکانمان باش بێت دەنگەکانمان زۆر باش بێتن زیاتر بێ لە لایەنەکانی دیکە حتممە نەمای ترۆک سەرژمێری چێ لێدێ ئەمە لە ڕووی سیاسیەوە ئیسپاتەکە کە کەرکوو شارێکی کوردستانیە ئەوەی پێشتری دیعاان بۆ کردەمە عەربی ئەمە تروکمانێوانە هەمووی ئەسڕێتەوە و سپاتەکەین کە شارێکی کوردستانیە دەستخۆش زۆر سپاس کاگرافات سپاس بۆ تۆ بەڵێ فارس ئەوەی کە جۆبیستی بوون ینی لێدوانی کاگرافعەت بوو و ئەوەشی کا هەبوو پێشتر ئەو مامە حاجیە بە چاوی پڕ فرمێسکەوە ینی باسی لەوە دەکرد کە خەڵک بێت دەنگ بدات فارس من سەرنجستان بۆ لای دیمەنێک ڕادەکێشم کە ئەویش ژنێکی بەتەمەنە کە بەتەمەنێکی زۆرەوە با گۆچانەکەی دەستیەوە هاتووە بۆ ئەوەی کە بەشداری لە دەنگداندا بکات دایە گیان سڵاوت لێبێ بەیانیت باش دەبینین بەم شێوەیە هاتووی دەنگ بدەی داواکاری تۆ چییە لە خەڵکی کەرکووک بۆی کە بێن بەشداری لە دەنگدان بکەن بە خەڵکە لی بێن دەنگ بدەن وڵای هەمووی خیرەتیان هەبێ دێن دەنگەدەن کوردەواری خۆمان خیرەتیان هەبێ بەدەست ئارە بۆ عودی نەکە بەدەست خۆمان بکە ئیشەڵڵاه نازی حسەبن ئیشەڵڵاه نازی هەبن ئیشەڵڵان بەخوا کرد بێ دایجان تۆ پێ دوایە ئێستا زوڵم لە کورد دەکرێت لە پارێزگاکە ئێمە تەنها دەتوانین بەم دەنگدانە وا بکەین کە ئیشەڵڵا دەیبنەوە ئیشەڵڵان بەخوا کرد بن ئیشەڵڵا نازی هەبن ئیشەڵڵا نازی هەبن بەو گۆڕێکەوە سەری تێناوە ئیشەڵڵا نازی هەبن تۆ دایکی شەهیدی چاویشت پڕ بوو ینی ببوورە پەیامی تۆ چییە وەک دایکە شەهیدێک ئەمڕۆکە هاتووی کوڕەکەت بە خەباتی کردووە کوڕەکەت خەباتی کردو تۆ دەی بە دەنگدان دەتەوێت خەباتکەی ئیشەڵڵا بەخوا کردێ ئیشەڵڵا نازی شەبن خدا لە گوناح ئێوەوان ئێمەش خۆش بێ خوا ڕزیلمان نەکە یا ڕەبی خوا نازیحتان کە یا ڕەبی خوا سەرتان کەوێنێ بەخاتر کەلامی قەدیم ئیشەڵڵا بەخۆشی بێ تۆ داواکەی خەڵک بێدەنگ بدا ئیشەڵڵا خوا دلیان چابێ ئیشەڵڵا خوا دلیان چاکە هەموو دێ دەنگ دەدەن بە خۆمان ئیشەڵڵا بەخوا کرد بێ زۆر سپاس دادەجان با زۆر ڕاد نەگرم فارز یعنی کە ئەم دیمەنانە دەبینی تەواو ئیتر هەست بەوە دەکەی کە کەرکووچیەکان چەنە بە گڕوتینەوە دێن بەشداری لە دەنگداندا دەکەن ینی دایکی شەهیدێک بەم شێوەیە هاتووە بەم بەیانێ زووە دەنگ دەدات بۆ ئەوەی کە کورد بکاتە زۆرینە بۆەوەی کە ئەمە پێیانێکشە بۆ گەنجانی شارەکەەوە دەسەڵاتیدێک و دایە حاجیەک بەم بەیانی زوو بە گۆچانی دەستی و بە تەمەنێکی درێژ و بە ئەو ساڵانەی تەمەن و ژیان کە ماندوویان کردووە بێگومان وەڵامێکی باشە بۆ گەنجانی تاوەکو ئێستاکە کە باشە شاڵاو دواتر دێمە وڵات من بێگومان ئەمە پەیامێکە بۆ گەنجانی کەرکوو کاتێکە ئەو گەنجەی ینی بێگومان ئەم ساڵەتوانێت دەنگ بدا دایە حاجیەک کە خواتە من درێژی کاتەمەنی سەر و هەفتە یاخود ڕەنگەمە بەکو گریمانەیەک بێت بەڵام بە جستەیەکی شەکەت و ماندوو بە گۆچانی دەستێەوە ڕوودەکاتە
سندوقەکانی دەنگدان بۆی کە دەنجی خۆی بداوە ئاماژەی بەوەشدا کە هەر کورد بێت و گرنگەوەی دەنگ بە کورد بدرێت کەواتە بەڕێزان ینی هەرکو چۆنیش لە قسەی هاوڵاتیان یاخود ئەو هاوڵاتیانی کە شاڵاو دوان دیانێکێک لە هاوڵاتەکان ئاماژەی بەوەدا کە ئەم دەنگدانە لە هاوشێوەی جەنگە لە ماوەکانی ڕابردوو ئەگەر جەنگ بە فیشەک و بە پێشمەرگایەتی بواە ئێستاکە خەباتی مەدەنیە خەباتی دیموکراسیە و من ینی ئەو قسەی کە ویستم ئاراسی کاروانی کەم پاشان دیارە هەمان پرسایی لێکەمەوە هیچ ساڵێک وەکو ئەم ساڵ کەرکوچیەکان بە کەرکوچیەکان بەقەت ئەم ساڵ بە گروتینێکی کوردانەوە بێگومان چاوەڕوانی پرۆسەیەکی وەها چارەنووسازیان دەکرد زۆر باشە ناوبڕێک و پاشان لەگەڵتان بەردەوام دەبین. سەفین لە بندێویەکێکی لە بنایە.